هەر ئۆتۆمبیلێک ئەگەر پشکنینی ئۆتۆمبیلەکەی بکات بۆ هاتوچۆ ئەوە زیاتر لە 3 سەعاتی پێویستە تا نۆرەی دێت. تاقیگەی پشکنینی ئۆتۆمبیلی کەس نەزانە بەشی پشکنینی PVI کە بە هەزە ناسراوە چۆڵە، بەڵام بەشی پشکنینی هاتوچۆ زۆر قەرەباڵغە. سەبارەت بۆ قەرەباڵغی کە لە کاتی ئێستا هەیە دەتوانم بڵێ یعنی قەرەباڵغیەکی دروست کراوە بەڕاستی بەهۆی ئەوەی کە خەڵکێکی یەکجار زۆر بەیەکەوە هەمووی ڕووی لە گۆڕینی ڕقم کردووە. جا ئەوانە وا پێویست دەکاتن بێگومان بچن پشکنینی هەزە تاواوکەن ئەگە بێت و بەسەرچوو بێتن کە پێشتر گویان پێ نەداوە. ئەگە سیرکن لەکەمەوەکو پشکنی PVI سڕەمان نییە، بەڕاستی ژمارەی سیارەکانی سڕیان کەمە، بەڵام ئەو سڕێک کە دروست بووە بەڕێبەراتی هاتوچۆیە هاوڵاتی زیاتر دێنسەردان دەکەن بلو معاملاتیان هەبێ یاخود برێن کاروبارێکیان وەکو تەحویلکردنی سیارەیان بەناوکردن یان نوێکردنەوەی ساڵیانەکەیان. کەشوەوە گەرمە و شۆفێران لە نۆرەی پشکنینی ئۆتۆمبیلەکانیان بێزار بوونە، داوا دەکەن لایەنی پەیوەندیدار چارەسەرێکیان بۆ بکەن. نێزگەیەوە 3 ساعت 4 ساعتە لەسرە وەستاوین، 4-5 کارمەندیکە زیادکانە و خەڵکەش ئاوا ناوەسێت و خەڵکەکە زووتر بەڕێکەن و عالەمە وەستاوە لە ئیش و کار بووە، لە کاسبی بووە، لە هەمووی بووە تو بۆ سەنەوی گۆڕینێ بۆ تەحویلکردنێ دەبێت تو 4-5 ساعت لەسرە بوەستی. من لە ساعت پێش دەوا لێرم بۆ ساعت بۆ 12ڕوە ئەم سرێ هیچ معقول نییە. ئەو هایە خەڵک زۆر عەزێتە خوا حەقا چارەسەرێکمان بۆ بکە حکومەت. لە هەولێر 3 شوێنی تاقیگەی پشکنینی ئۆتۆمبیلەیە کە بە سیستەمی سویدی کار دەکەن. لە دوای بڕیاری گۆڕینی و تابلۆی ئۆتۆمبیل نۆرەی پشکنینی ئۆتۆمبیل زۆر بووە و قەرەباڵغێکی زۆر لەسەر تاقیگەی پشکنینی ئۆتۆمبیل دروست بووە. هەڵگورد ئەحمەد، کورتسات نیوز، هەولێر.